یانێمە لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە لە چەند ڕۆژی ڕابردووە توانین بڵێن لە چەند هەفتەی ڕابردووە فستیڤاڵی چێژلێنان لەسەر ئاستی نەودەوڵەتی لە شاری سلێمانی بەڕێوەچوو بۆ دووەمین جارکە توانرا لە سەر چەندین شێفی ناوخۆیی و لەسەر شێفی هەرێمی کوردستان و عێراق و دەرەوەی عێراقی چەندین وڵاتی تر کە توانیان بەشداری لەم فستیڤاڵە بکەن و ئاستێکی باش پێشکەشکەن لە ماوەی 4 ڕۆژە ئەوەی جێگەی دڵخۆشیە توانیمان کە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسا سپۆنسەری میدیای سەرەکی ئەم فستیڤاڵە بین و بتوانین بە شێوازی لە شێوازەکان ئەم فستیڤاڵە بتوانین گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە توانای ئەوەی کە شێفە کوردەکانیش ئەتوانن لە ئاستی شێفە جیهانیەکانە بتوانن بەهرەکانی خۆیان تواناکانی خۆیان دەستڕەنجینی خۆیان لەم فستیڤاڵە بمێنەوە ئەوەی جێگەی دڵخۆشیە لە دەرئەنجامە توانراکە ئەنجامێکی باش بۆ شێفە کوردەکانی خۆمانە بێ و لێو نێوەندەشە خاتوو بە هەریەکێک بوو لەو شێفانی کە توانی خەڵات بەدەست بێنێ کە توانی لەلایەن ئەو شێفانی کە لەسەر ئاستی جیهانی و لە چەندین وڵاتی جیاوازەوە هەڵسەنگاندن بۆ شێفە جیهانیەکانەکەن بتوانن لێرەش هەڵسەنگاندن بۆ خاتونەی ئێمە بکەن جامە پێمان خۆش بوو لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ خاتوو بەهار حەمامین وکو شێفێکی بەتوانە بانگشتکەینە ناو ستۆدیۆوە لەگەڵ ئەوەی کە بڕوانامەکان و خەڵاتەکانی کە وەری گرتووە و باسێکی فستیڤاڵەکەشمان بۆ بکە خاتوبار ئێستا لە ستۆدیۆیە ئەمە زۆر زۆر بەخێراتن دەکەین سەرەتا پیرۆزبایت لەکەین دەستخۆشیت لەکەین و جێگەی شانازیە کە توانیتە لەسەر ئاستی کورد خانمێکی کورد توانێت کە خەڵاتێکیەوە بەدەست بێنێ بەر لێ بچینە لاوی کە خەڵاتەکە و لە چه ئاستێکا بەدەستێنەوە فستیڤاڵی چێژلێنان ئەمجارە لە شاری سلێمانی بوو چی بە تۆ بەخشی وەکو شێفێک؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە ئێواکەم زۆر سپاس بێگومان ئەم فستیڤاڵانە زۆر باشەکە بکرێن بۆ من ئەزمونێکی زۆر تازە بوو چکە یەکەم جارم بوو لە فستیڤاڵێکی نێودەوڵەتی ئاوا و لە شاری سلەیمانیش بێ جێگەی خۆشحاڵی بوو بۆ من کە کۆمەڵە شێفێک بڕیار لەسەر تۆ بن کە ئەوان لە دەرەوەی وڵاتەوەیان زۆر دڵخۆشی کردم. زۆر باشە ئەگەر باس لێ بکەم بزانیم تۆ بەچی لە فستیڤاڵەکە بەشدار بووی ئەو خواردنانەی کە دروست کردی بوو لە فستیڤاڵەکە؟ بەڵێ بێگومان من زۆر ئامادەکاری باشم کرد بۆ خۆم چەند تەبەقێکم پێشکەش کرد هەمووی جێی سەرنجڕاکێشان بوو بۆ ئەوان بەڵام ئەو تەبەقەی کە لەسەر تەباخەکە کە لەوێ دروستم کرد ئاڤۆگادۆیەک بوو ناوەکەی حەشوەی کێک بوو وزائیدەن گوێزێک هەر لە شکلی گوێزا کە لێرە بڵین قاڵبەکەی نیە بەڵام شکلی گوێزەکەم بە تەواتی دەرکرده بوو حەشوەیەکم تێ کرده بوو بە هیچ جارێک شەکر و مەسەلەن ڕۆن و ئەوانەی تیانە بوو ئەوە زۆر سەرنجی ڕاکێشان و زۆر بەلایەنەوە باش بوو. زۆر باشە ئەوەی کە تۆڵی یەکەم جارمە بەشداری فستیڤاڵێکی وا بکەم تا چەند بۆ تۆ گرنگ بوو تێکەڵبوونی ئەو شێفە جیهانیانە کە ئەوان چەندین جارە بەشداری فستیڤاڵە گەورەکانیان کردو بووی کە تۆش بتوانی ئاستێکی باش پێش بکەیت و بە بتوانی خواردنێکی واش پێشکەشکەی کە ئەوان بێتە جێگەی سەرنج لای ئەوان. بەڵێ بێگومان زۆر باشە تۆ لەگەڵ کۆمەڵە شێفێک یەکتری ئەناسن زانیاری ئەگۆڕنەوە ئەوە بۆ ئێمەی خاوەنکار لە بواری ئیشەکەی خۆمانە زۆر پێش ئەکەوین باشتر ئەبێ بۆ ئێمە کە زانیاری لەوان وەرەگرین و ئەوانیش زانیاری لە ئێمە وەرەگرن. زۆر باشە ئەگەر باسێک لەم خەڵاتانم کە بەدەستێ هێناوە؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە من 4 مەدالیام وەرگرت لەوێ بە 3 شێف کە هەریەکانی وڵاتێ بوو ئیمزای خۆی لەسەر شەهادەکانم وزائیدەن کاسێکیش کە لەوەیە بوومە یەکەم لەسەر ئاستی عێراقا. زۆر باشە وەڵام من حەزەکەم ئەگەر ئەو مەدالیانەمان بیتێ ئەو بڕوانە ئەمانە بات لای خۆت بێت دوای خۆت پیشانمان بە ئەمانە خاتو بەهار پێمان بڵێ هەر یەکەی بۆ خواردنێکی تایبەتە یاخود چیەمە؟ بەڵێ یەکێکیان وەکوتم بۆ ئەو گوێزە بوو کە دروستم کرده بوو ئەمانی چییە؟ بڵێن ئاڵتونیەکان ئەو سێدانەیە یەکێکیان بۆ گوێزەکە بوو چکە ئاڵتونیەکان فەرقی نییە باش ئەمانەیەکدانن؟ بەڵێ ئەی ئەمەیان ئەمە زیوە؟ بەڵێ ئەوەیان چیسکەیکێک بوو ئەوە بوو چیسکەیکەکەی تر ئەوە لە هەموو دنیاە باوە ئەکرێ یانی شتێکی ئەوەنە بڵێن تازە نەبوو بەلایەنەوە بەڵام ئەوانی تر چەند پەیکەرێکم دروست کرده بوو لەسەر مێزێکدام نابوو عەرزم کرده بوو کە فۆلکلۆر بوو
جێی سەرنجی ئەوام و بەڕاستی ینی شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێش بوو بەلایەنەوە کە من ئافرەتێکم دروست کرده بوو دەسهاڕێکی پێبوو ئەو زائدەن تەرازویەک هەر بە مۆدی کۆن کە قاپەکانی وەکو ژەنگ لێ یاوێ هەر بەو جۆرە حتا ئەوان وتیان ئێمە نەمانزانی و ئەوانە کێکن هەتاوەکو یەک دوو دانیانم بۆ لەتکردن ئەنجا بڕوایان هێناکەەوە کێ پرسیاریان کرد لەسەرەوەی ئەم تەرازوە چییە ئەم دەستکەوانە چییە کە ئەمانە پەیوەستە بە کەلتوریەمەوە بەڵێ پرسیاریان کرد منیش ینی وتم حەزم کرد کە کۆمەڵە شێفێک کە لە دەرەوەیان کللتوری ئێمە بزانن کە چۆنا لە پێشا چۆن یعنی ئەو خواردانەی کە ئێستا ئێمە بە پێشکەوتوترین خۆت ئەزانی ئەیان کێشین ئەوسا ئاوا کێشراون بەڵێ زۆر باشە ئەتوانین بڵێن کاتێک کە هەڵسەنگاندن ئەکرا بۆ ئەو خواردانەی کە ئامادەتان کردبوو جاجێ شیرینیەکە بێت لەسەر شێوەکەی بڕیار ئەدا یاخود لەسەر تامەکە شیرۆی ئاماژەت بەوە کرد تۆ شەکرت بەکار نەهێنا بوو لە شیرینیەکە کە ئەمە لەوە چه خاڵێکی گرنگ بوو بێت لە دروستکردنی شیرینیەکەت بەڵێ بێگومان لەسەر هەتا ئەو کاتێک کە تۆ ئیش ئەەکەی ئەو شوێنەی کە چۆن بە خاوێنی ڕای ئەگری ئەوە دەرەجەی لەسەر بوو ئەوزا ئیدەن دیزایانی ئەو خواردنی کە تۆ دای ئەنەی و تامەکەشی بەلایەنەوە گرنگ بوو لایانی تەندروستەکەی زۆر زۆر بەلایەنەوە گرنگ ئەم کاسە چیەکە ناوتە لەگەڵ خۆت ئەو کاسەش هەروەرم گر لەبەر ئەوەی ئەو خواردانەی کە دروستم کردبوو زۆر جیاواز بوو و زۆر تایبەت بوو ئەو دیزاینانی کە من کردبووم کە هاتن پێیان وتم ئەبێت تۆ سپانسەر کری بۆ هەموو فیستیڤالێک تۆ ببریتە دەرەوەی وڵات باشە پلەی چی و بەدەسەنایە کەمە بەدەسەنە پلەی یەکەمی بەدەسێنە ئەزانین چۆن بوو پلەی یەکەم تۆ مەدالیاکە قەرار ئەیە کە تۆ یەکەمی نەک ئەوەی کە مەسەلەن دوو مەدالیا یان مەدالیایە یان سێ مەدالیا کەمترە هەبێت تۆ پلەی یەکەمی ئەو دادوەرانی لەوێ بوون ببوورە جیاوازیان ناکرد لەوەی کە ئەم کەس ئەم شێفەیان ئاستی لەم شێفە باشترە و ئەتوانێت پلەکان جیاکرێتەوە یاخود کار کەسێ مەدالیای وەربگرتە ئیترەمە لە ئاستی یەکەما خۆی بینیەوە نانا بە هیچ جۆرە ئەوان هیچ جیاوازیەکیان ناکرد ئەوانەی هەندێکی تیا بوو بە هیچ جۆرە جیاوازی یەکسەر ئەنێرا بە کۆمپیوتەر کە تۆ ئەو دقەی خاڵەکەت وەرئەگر ئەنێرا بە کۆمپیوتەر نەت ئەزانی ینی تۆ چەندیش پێشیان نەئوتی باشە زۆر باشە لەگەڵەوەی ئێستا لەوانەیە هەندێک کەس هەبێ بڵێت سازکردنی فستیڤالێک لە بواری خواردن دروستکردنەوە هێنانی شێف لەوانەیە زۆر بە گرنگی نەزانێت بەڵام خۆی لە خۆیان کە ئەمە گرنگێکی تایبەتی هەیە ئێمە ئاڵێن پێویستە ئێمەش وەکو وڵاتە جیهانیەکان لە هەموو بوارەکاندا با ئێمەش فستیڤاڵی جیهانیمانەوێ با ئەمەش بتوانین خواردنی کوردەواری خۆمان بناسێنین بە جیهانە ئەم شەفانەیەن بۆ ئێرە ئەگە بۆ خواردن دروستکردن بێ بەڵام لەگەڵ ئەوەیە کۆمەڵک دابوونەیەتی دیکەی ئێمە شارەزا بن کۆمەڵک شوێنەواری ئێمە بینن کاتەبوون ئەم جۆرە فستیڤاڵانەکە بە بەشداری 35 وڵاتی جیاواز بووە تا چەند گرنگی هەیە بەڵێ بێگومان زۆر زۆر گرنگە دڵخۆشیەکەی ئەوە بوو کە لە شاری سلەیمانیا بوو بۆ ئێمە زۆر خۆش بوو زۆر سەربەرز بوون پێین ئەوانیش زۆر زۆر بەلایەنەوە خۆش بوو کە قسەمان لەگەڵەکردن زۆر زۆر مرتاح بوون لێرە ئینشەڵڵا ئەمە ئەخیر جار نابێ و دووبارە ئابێتەوە باشە بۆ ئەوەی کە بتوانین لە فستیڤاڵی کیا بەشدار بیت ئەم بڕوانامە و ئەم مەدالیا و ئەم کاسە تا چەنە بێتەر ئەوەی کە دەرگا لەسەر تۆ بکاتەوە بۆ فستیڤاڵە جیهانیەکان بەڵێ خۆی گرنگەکەی ئەوەیە ئێستا من ئەو چوار مەدالیایی کە وەرم گرتووە زاویدەن کاسەکە و شەهادەکانی شەریەکەی بە ئیمزای شێفێک بۆم کراوە سپاس بەخوا هەر خۆیان قسەیان لەگەڵ کردم وتیان ئەوراق و شت هێشتاک بڵین خەریکی چاکردنی ئەوراقەکانن کە من بە دڵنیاییەوە بانگەکرێمەوە بۆ فستیڤاڵی داهاتوو لە هەر وڵاتێکا باشە باسێکیەوە بکەین بەدەر لەم فستیڤاڵە تۆ خۆت وەکو کاری شێفی شوێنێکی تایبەت بە خۆت هەیە کاری تیا بکەی یاخود ماڵەکەی خۆت بەکارێنی پێمان خۆشە باسی چۆمان بۆ بەڵێ بێگومان من 7 ساڵونی وە خەریکی ئەم کارم 4 ساڵ بۆ 5 ساڵ لە ماڵەوە ئیشم کردەوە بە خۆشحاڵی و ئێستا دوکانم هەیە هەر خۆت کارەکەی یاخود چەند کەسێک کەش لەگەڵ نانا من تقریبا 6 کچیتر لە لای من ئیشەکەن زۆر باشە چۆن دەست بۆ کارەکە حەزێکی مناڵیت بوو خۆت حەز لێ بوو زۆر زۆر حەزم نەی بوو هەر ینی بڵم لە 6 ئیبتیدایی بوو من هەر کێکم دروستە کراها کێکی سادە هەیە هەموو ڕۆژێک شتێکی تازەم تاقیە کردەوە هیچ بەرنامەیە نەبوو کە ئەو کاتا بڵێن ئیتر لە
2003 4 بەرنمەیەکە بۆ فەتافی دائما من هەموو بەرنمەکانی ئەوە هەموو سەعاتێک یەکێک بوو هەمووی حەزم ناکرد ئەگەر لە دەستم چایەکدانە حوتی بەیانی لەسان سێرم ئەکردەوە ئێتر تاوای لێ هات گەشتم بەم پلەیە زۆر سپاس بۆخوا ئێمە ماوەی چەند ساڵێکە خەریکیەمەی بەس ئێمە شۆک و کورسات هەموو ساڵە لە یادی سلەیمانیە لە فیستیڤاڵی تاما لە بۆنە تایبەتەکانە هەمیشە خانمانمان لەبیر نەکرد و دەزڕنجینی و خواردنیان هات و پێشکەش کردوین چۆن بوو بەشداریت نەکردووە؟ بەشداریم کردووە بەڵێ من بۆ یادی سلەیمانی خۆم کێکێکم بۆ دروستکردن لە سەرا خۆمان شاناسخان هات کێکەکەی بڕە زۆر باشە تا چەند بۆ نمونە ئەم کارۆی تۆ بیشەی تۆ دەرفەتەیە بۆی کە چەندین خانمی تر بتوانن لەم کارەیە خۆیان بمینەوە و مەبەستە سەرچەکەی بنێت تا چەنە بێتەوەی کە دەستی کار زیاتر بێ لەم بارەیە بەڵێ ئێستا من کە ئەم ئیشاکەم وەکو پێم وتی ئیتر ئەگۆڕێت مانگ بە مانگ مەسەن زیاتر ئەکا 6 خاتون لای من ئیش ئەەکەن ئیشەڵام بەتەمای کردنەوەی دەورم بینایەکم گرتووە قاتی سەرەوە یەکەم بە دەورە بۆی زۆرترین خاتون لەسەر دەستی من فێری کارەکە بن و ئیشی خۆیان هەبێت زۆر باشە ئەم کێکێک کە ئەیبینین ئەو خاتونە بە جلو بەرگێکی کوردەواریەوە چەند سەعاتی خان دروستکردنی ئەمە بێگومان من یەک مانگ بەرنامەم دانا کە وتیان فستیڤاڵێکی ئاوا هەیە زۆر بەباشی خۆم بۆ ئامادە کرد بەڵام بۆ ماوەی یەک هەفتە ئەو شتانەی کە هەڵم ژار دروستیان کەم حەزم کرد هەمویان پەیوەندیان بە خواردنەوە هەبێ بۆ ماوەی هەفتەیەک توانیم هەمویان تەواوکەم زۆر باشە قورس نەبوو بێگومان زۆر قورسا چکە خاستن تۆ دەمو چاوێک کە بە کێک دەری بێنی ئێمە هەمووی کێک بوو ئەو دەمو چاوە قورسی زۆرە بەڵام لەخوا بە زیابێ شتێکی باشمان کرد کە بووە سەرنجی هەموو شێفە بیانیەکان زۆر باشە زۆر جار باسی واکەین کە کردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە بەدەر لەوەی کە دەرفەتێکە بۆ شێفەکان خواردن و دەزڕنجینی خۆیان بشان بن بەڵام تێکەڵبوونیشە بە کەلتورەکەی ئێمەش کەلتوری ئەوانە زانین کە تو ئەم شتە کوردەواریانە و لەوەیە نمایش کرد کە بە شێوەی خواردن پیشانی بێ تا چەند بۆ ئەوەی کە ئەم شتە کوردەواریانە بانگێشت بکرێت لە فیستیڤاڵێکی کە بتوانیت تۆ خۆتی تیابینیتەوە هیچ فیدباکێکە بوو لەلایەن شێفەکانە بۆ تۆ؟ بەڵێ ناڵم یەکەم جار هاتن وایان زانی چکە لەتم نەکردبوو وایان زانی هەر شتێکە کە کولتوری خۆمانە بەڵام دوایی کە لەتم کرد زۆر پێی سەرسان بوون ناڵم هەر لەویایەک سەر ئەو شێفانە و تیانە بێت تۆ بانگێش کرێ بۆ هەر فیستیڤاڵێک کە لە دەرەوە ئەکرێت زۆر باشە لە وڵاتی جیاوازەوە هاتبوون سەرسامی خواردنی کۆم وڵاتە بووی لۆ ناو شێفەکانە مەغریب خواردنەکانیان زۆر تایبەت بوو ئەوانی شەر بە تیم کاریانە کرد بەڵێ بە تیم کاریانە کرد بە تەنیا کاریانە کرد باشە لەو شوێنەی کاری کە خۆتی کەیت ئێستا بینیمانە لە شاری سلێمانی چەندی شوێن هەیە کە خانمان بەڕێوێ بن ئەو خواردنانەی کە ئامادەیەکەن بۆ بۆنەکانە یاخوچین چ جۆرە خواردنێکە نەگەر بۆمان باسکەیت کە بڵێن خواردنی کوردەواری بەڵێ خواردنی کوردەواری شیرینی چەندین خواردنی بۆنەکان لە دایک بوون هەندێک خواردنەی ترێسا وای لاتووە تەلەفۆنێک بۆ خاتونێکی بەڕێزەکەڵێ بۆ مانگێکی کە پێویستم بەمێ تا چەند ئەمە بەڕووی ئێوە کراوە تۆ بتوانن کار بۆ خەڵک بکەن بڵێ طبعا ئەوە شتێکی زۆر باشە تۆ ئەتوانی لە ماڵەکەی خۆتە ئەگەر مەسەن دوکانی شت نەبێ خۆیان لە ماڵەوە داوای یاپراخیان لەیەکەن بریانیان لەیەکەن ئەتوانن هەروەکو بۆفیەک بۆیان دانێن زۆر باش تۆ چیکە لە کاری شیرینیەکە خواردنیش ئامادەکە یان بەس کاری شیرینیەکەی بەس کاری شیرینی هەر خۆت حەز دێنێک ئەوەی تریان بکەیتیان هەر ئەتێ لە بوارەکەی خۆت تا زیاتر بەرەو پێشەوە بچیت بێگومان من زۆر حەزم لە دروستکردنی خواردنە و دەستاویشم زۆر خۆشەوەکو کە باسیەکەن بەڵام حەزم کردیانی تایبەت بێ بە ئیشەکەی خۆم تایبەتمەندیەکە هەبێت کە دروستکردنی شیرینی بێت ئێمە دەستخۆشی لێکەین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانی لە فستیڤاڵەکانی ترە لە دەرەوە بتوانی ئەم شێوازە کوردەواریە پیشان بیت و کە بتوانی خواردنی خۆش و کەلتوری خۆمان پیشان بیت دووبارە سپاس بۆتە دەستخۆش بێ زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ زۆر سپاس دووبارە دەستخۆشی لێکەین زۆر سپاس دەستان خۆش بە بۆم بانکێش زۆر سپاستانەکەم بەردەوام ئەبین بەردەوام ئەبین ئەچینە لای راپۆرتێکمان هاوکارانمان بۆ ئێمان